مامۆستا خێزانەکەم پاڕ ڕەمەزانێ نەخۆش بوو عەمەلیات بوو لە ڕەمەزانە نەخۆش بوو؟ بەڵێ عەمەلیات کرا بوو بەڵێ. ئەوزە ئێستا ڕۆژەکان دەگرتەوە بەڵێ. فیدیە لەسەر لە پاش ڕۆژەکەی بگرتەوە ئەوەندە وەڵامام دێ ئەم ڕەمەزانەی کە ڕابوو ئەم ڕەمەزانی کە لەبەردەم بڕابوو یعنی ساڵی بەسەراتیە نەپەڕیوە. بەڵێ نا تێ نەپەڕیوە. بەڵێ بەڵێ. بەسەر چاو ئینشاڵڵا تیشکێکی باش دەخەمە سەرەوە بابەتە کاکە عەبدولسەمیع بەسەر چاو ژیانەکە. خۆی گەورە سەلامەتتان کە سوپاس بۆ جەنابیشت. کاکە عەبدولسەمیع فەرمووی خێزانم لە ڕەمەزاندا عەمەلیات کرا خۆی گەورە شیفای بەخێری بۆ بنێرێ ئێستا بە ڕۆژەکان وردە 15 ڕۆژێک دەگرێتەوە فیدەی لەسەر نەخێر کاکە عەبدولسەمیع هیچی لەسەر نییە فیدیەی لەسەر نییە خوا دەکا ڕۆژەکان دەگرێتەوە جا ڕۆژەکانی واجب نیە هەمووان بەسەرێک بگرێتەوە ئەتوانێت دووشەمە و پێنجشەمان بە ڕۆژ بێ 2 ڕۆژ بە ڕۆژ بێ ڕۆژە نەگرێ ڕۆژێک بگرێ و دوان نەگرێ بۆ ئەوەی کەوا قورسایی لەسەر ژیانی دروست نەکە واگە خوای گەورە ئەلحەمدوللا شیفاکەشی دا و شکر سیحەتی باشە هەمووان بەسەرێکیشەوە بە کاملی بگرێتەوە ئەوە نوری عەلانوت بەڵام بۆ پارەدان و بۆ فیدێدان مادام ئەم ساڵە و نەچۆتە ساڵی داهاتوو کاکە عەبدولسەمیع خێزانت هیچ فیدەیەکی لەسەر نییە تەنها گرتنەوەی ڕۆژەکانی لەسەرە.